دەچما گوندی قەرەناو لە سنووری ناحیەی تەقتەق. کانیەک لێرەدا هەیە بە ناوی کانی دووژنە. وەک دەڵێن هەر کەسێک ئاوی ئەم کانیە بخواتەوە خێزانی دووهەم دەهێنێت. لەسەر ئەو بابەتە ڕاوبۆچوونی جیاواز هەیە. پیاوە بە تەمەنەکانی سنوورەکە ژمارەیەک بە سەرهاتی جیاواز و سەمەرە بۆ پەیام دەجێڕنەوە. پیاوێک و ژنێک هاتبوون بە سەیارە، دنیا گەرم بوو، هاوین بوو، ئەلێ ڕایگرت بوو لەو ئادەگوتووی وڵای ژنەکە نەختی ئاوی لێ دەخۆمەوە، تێنی بە زۆر تێن مەلۆ کانیە، گوتی بەخوای ناهێنم. گوتی بۆ؟ گوتی وەڵای ئەوە باوە دەرێن ئەو کانیە ئەوەی ئاوی لێ بخواتە دووژن دێنێ. خۆری گرتبوو کتێک ژنەکە خنکام لە تێنا، گوتی بە خودای لێی ناخۆیەوە. تۆن گرتەوەی کردیەوە ناو سەیارەکە. ڕێگەی نەنە نا. تۆ کاک حاجی خۆت لە ئاوی کانەکەت خواردووە؟ بەڵێ. یەک ژنت یا دوان؟ دوان. بەدەوای قیسمەتم کاتی خۆی گوتیان ژن پیاوێ لە کەرکوو کاتن سیارەیەکیان پێ بوو لە ڕاست کانەکە ڕایەنگرت. کابراایەکە گوتی من دایە بەزم ئاو خۆم. ژنەکەش قبولی نەکرد، گوتی وەڵا ئەگەر تو دابەزی ئاو خۆم منش دایە بەزم ئاو خۆم. یعنی منش دەیکەمە دوان. کاک حاجی یعنی مەرجە ئەوەی لەمە بخواتەوە بیکا بە دوژنی ئەمە هەر تەنها قسەیە. ناوەڵا ئەمە بەس ئیدعای هیچکە نییە. ئیدعای بۆ لەو هیچکە نییە. مێژووی کانێکە بۆ سەدان ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. بە وتەی دانیشتوانی ناوچەکەش بێت هیچ کاتێک ئاوی کانێکە وشکی نەکردووە، تەنانەت لەو ساڵانش کە بە ساڵانی وشکە ساڵی ناوبراوە. لەسەر ناوی کانێکەش بۆچوونی جیاواز هەیە. طبعا ئێرە قەرناوە ئەم منتیخێرانە، ئێرە جگیلی ئەمە لە بینی هەردوو لامانە. خزمان جگەلە بە زۆری پیاوەکانیان دوژنیان هەبووی تر احتیمالە لەوە ناهاتوێت ئەمە کانی دوژنەکانە. جەماعەتی جگیلە بە زۆری وا بووە. بۆ سوێنی کەش لەوە هەبێ مەسەن احتیمال هەیە دوو ئافرەت هاتوێ ئەمان نوێ کردوێتەوە دوژن هاتوێتن ئەم کانیان جوانتر و واسعتر کردبێ. احتیمال شەو لەوە هاتوێ کانی دوژنەکە وردە گۆڕانکاری بەسەرهاتووە، تەمان زمان گۆڕانکاری بەسەردێ بەدو ئاسانکاریە گەڕە زمان وردە بوتەکانی دوژنە. بەشێکی زۆری هاوڵاتیانی هەردوو گوندی قەرەنا و جگیلە کە لە کانێکەوە نزیکن خاوەنی دوو خێزانن، بەڵام پێیان وایە پەیوەندی بە خواردنەوەی ئاوی کانێکەوە نییە. لەبەر ئەوەی لە ماوەکانی ڕابردوودا چەندین هاوڵاتی لە ئاوی ئەم کانیەیان خواردووەتەوە و هاوسەرگیری یەکەمیشیان ئەنجام نەداوە. ئەگەر دەیان جاریش لە ئاوی کانی دوژنە بخۆیتەوە بە نیەتی ئەوەی کە بیکەی بە دوژن، بەڵام ئەگەر ویستی خوای گەورەی لەسەر نەبێت ئەوە نابێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام، گوندی قەرەناو لە سنووری ناحیەی تەقتەق.